بینەرانی نارتی دیاری ئەمڕۆ لە شاری سلێمانی هەر بە بۆنەی ئەو ڕۆژە جیهانیە کە تۆش باست کرد کە ڕۆژی جیهانی شێرپەنجەیە کۆمەڵی چالاکی لە شاری سلێمانی لەلایەن بە تایبەت زیاتر گەنجانی خۆبەخشەوە بەڕێوە ئەچێ کە چالاکیەکان لە کاتژمێردەوە دەستی پێکرەوە یەکەم چالاکیان لە هەر نەخۆشخانەی هیوا بووە و ئەویش بە دابەشکردنی گوڵ بەسەر نەخۆشانی شێرپەنجەدا وا بڕیار وایە لە کاتژمێر دووشا چالاکیەکی تر ڕێک بخرێت جارێک دیار نییە ئاخۆ لەبەر دەرکی سەرا ئەبێ یاخود باخی گشتی بەڵام چالاکیەک ئەویش هەر سەبارەت بە ئەم ڕۆژەیەوە لە کاتژمێر 5 شادیسان چالاکیەک لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی شاری سلێمانیەوە ڕێگەخرێکە لەو چالاکیا باس لە ئامار و داتاکانی نەخۆشانی شێرپەنجە لە هەرێمی کوردستانە بە ئامادەبوونی وەزیری تەندروستی ئەبێت و ئەو چالاکیەش بە هەمان شێوەک ئاماژەم پێکرد لە کاتژمێر 5 ئەبێ دیاری پێشەوەی کە میوانێکمان هەیە بچینە لای میوانەکە ئەمێ باسێک لە ئامارەکانی ئەم ساڵت بۆ بکەم کە ئەو ئامارانەی کە لە نەخۆشخانەی هیوا تۆمار کراوە بۆ ساڵی 2016 نزیکەی 2096 نەخۆشی شێرپەنجە لەم نەخۆشخانەیە ناوی تۆمار کراوە کە لەو ڕێژەیە 101یان منداڵ بوون کە تووشبووی نەخۆشی شێرپەنجە بە تایبەت شێرپەنجەی خوێن بوون ئەم ئامارە بەراورد بە ئاماری ساڵی 2015 کە لە ساڵی 2015 1970 نەخۆش ڕویان لەم نەخۆشخانەیە کرد ئامارەکە ڕێژەکە بەرز بووەتەوە و ئەمە لە کاتێکدایە کە بە وتەی بەڕێوەبەری گشتی نەخۆشخانەکە لە ساڵی 2007ەوە تاکو ئەم ساتە نزیکەی 80,000 نەخۆش لەناو ئەم نەخۆشخانەیە ناوی تۆمار کراوە لێرە چارەسەریان وەرگرتووە ئەلبەت ئەو نەخۆشانەی کە ڕویان لەم نەخۆشخانەیە کردوە زیاترینیان ڕاستە لە هەرێمی کوردستانە بەڵام لە شارەکانی خوار و عێراق و بەگشتی وڵاتی عێراقیشەوە هاتووەوە جگەل لە عێراق و هەرێمی کوردستان نەخۆشانی وڵاتی سووریا و ئێرانیش لێرە چارەسەریان وەرگرتووە بە ئەمە بەوتەی بەڕێوەبەری گشتی نەخۆشخانەکە وەک ئاماژەم پێکرد ئەمڕۆ کۆمەڵێ چالاکیەیە کە ئێستا یەکێک لە نوێنەرانی ئەو چالاکیانە کاگە ڕۆژیار لوقمانمان لەگەڵایە کاک ڕۆژیار چالاکیەکەی ئێوە ئەمڕۆ چی بوو کە لە نەخۆشخانەی هیوا لە ئێستای ئەنجامتان بەڵێ سپاس بۆ ئامادەبوونتان بەڵێ ئێمە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان لە درێژەی هەموو ساڵێک لە کار و چالاشەکان و لە پلانی ڕێکخراوەکەمانە چالاشی گوڵدابەشکردنمان هەیە لە ڕۆژی جیهانی توشبووانی نەخۆشی شێرپەنجە ئەم ڕۆژ ئێمە بە باشمان زانی بە مەستی وشارکردنەوەی ژینگەی بە هاوڵاتیان بە مەسی ئاگادارکردنەوەی لەو مەترسیانی کە لەسەر ژینگەی وڵاتەکەمان هەیە هەڵسان بە دابەشکردنی گوڵ بەسەر نەخۆشانی توشبووانی شێرپەنجە وەکو ئاگادارین زۆربەی ئەو نەخۆشیانی شێرپەنجە بەهۆی زیاتر بەهۆی کاریگەری خراپەکانی ژینگەی وڵاتەکەمانەوە هەیە بۆ ئێمەش باشمان زانیم چالاکی لەم ڕۆژە ئەنجام بێت. بیرۆکەکەتان چۆن بۆ هاوە بە تایبەت سەرڕای ئەوەی کە قەیرانی دارایش لە هەرێمی کوردستانەی جاستەنگێکتان بۆ دروست بوو لە بەردەمەم چالاکی بێگومان ڕاستەکەی ئەم قەیرانی دارایی هەموو ڕێکخراوەکانی گرتوانەیە بەڵام خۆشبەختانە ڕێکخراوی سروشتی کوردستان سەرڕای قەیرانەوەی کە لەسەری هەیە و ڕێکخراوێکی خۆبەخشی ناحکومیە سەرڕای قەیرانەی هەمانە بەڵام ئێمە بە بەردەوامین لە کار و چالاکیەکەمانەوە بیرۆکەی ڕێکخراوەکەش ئێمە لە پلانی ساڵانەمانە هەیە لەبەر ئەوەی ڕێکخراوەکەمان پلانی ساڵانەی لە 12 پلانی سەرشیا خۆی بنەوەی لە پلانەکانیشمانە لە ڕۆژی جیهانی توشبووانی شێرپەنجە ئێمە گوڵدابەشەکەین. سپاس بۆ ئێوەش سپاس. بەڵێ دیاری وەک بینیتان یەکێک لەو ڕێکخەرانی چالاکیەکە کە باسی لەوە کرد کە ئێستا دابەشکردنی گوڵ بەسەر نەخۆشانی شێرپەنجەوە کەسانی کە لەگەڵیان لە ناو نەخۆشخانەی هیوا بەردەوامی هەیە ئەمە سەرڕایە کۆمەڵێ بەرپرس و کەسایەتی شاری سلێمانیش ئەمڕۆ سەردانی نەخۆشانی شێرپەنجەیان کرد لە نەخۆشخانەی هیوا ئەگەر پرسیارێ نەبێ ئەگەڕێمەوە لای ئێوە. بەڵێژاڵە دەستخۆش بۆ زانیاریەکان